ڕاگەاندنی ئەنجامەکان بۆ ئەم ساڵ سەبارەت بە ساڵانی ڕابردوو نزیکەی 20 بۆ مانجێک زووتر ڕاگەندراوە لە ساڵانی ڕابردوو و ئەمەش بە هەوڵ و ماندووبوونی ستافی وەزارەت و هەموو بەشداروانی پرۆسەی وەرگرتنن و ئێمە هەوڵ ئەدەین بۆ ساڵانی داهاتوو ئەم ئەنجامەز خێراتریش ڕابگەێنین هەوڵ بدەین پێش یەکینەوە ڕایبگەێنین چونکە پلان و بەرنامەی هەیە وەزارەت بۆ ئەوەی زووتر دەوام دەست پێ بکات بە شێوەیەکی گشتی نمرەی وەرگرتن لە زانکۆ و لە کۆلیج و لە پەیمانگاکان بۆ ئەم ساڵی خوێندن بە شێوەیەکی گشتی دابەزیوە واتە نمرەکان خەیری کە ئەگاتەوە ڕێنجی ئاسایی خۆی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو مەسەلەن زۆر جار کۆلیجی پزیشکی لە سەر و 1970 و 1990 ئەوەستا کە بەلای ئێمەوە ئەوەکو وەزارەت ئاسایی نەبوو بەڵام لە ماوەی ئەو 4 ساڵی ڕابردوو وەزارەتی خوێندنی باڵا هەولی زۆریدا بۆی ئەم ڕێنجە دابەزێنێتەوە بۆیە ئەم ساڵ کە ئەبینین جێگەی خۆشحاڵی لە زۆربەی کۆلیج و پەیمانگاکان نمرەکە دابەزیتەوە بۆ نمونە کۆلیجی پزیشکی لە هەندێک کۆلیج هەیە تاکو نزیک 95 ساتووە لە خوێندنی پەڕلێلات لە هەندێک شوێنە تاکو 92 لە هەندێک کۆلیجە تا 91 هاتووە بۆیە و کۆلیزی ئەندازیاریەکان بە شێوەیەکی گشتی نمرەکانیان دابەزیوە کە ئەمە ئەنجامێکی زۆر باشە لە ئەنجامی چاکسازیەکانی وەزارەتی خوێندنی باڵاوە هاتووەکە بۆ ئەوەی ئەو سترێسە زۆرەی کە ساڵانە قوتابیان و خوێندکارانمان لە کات لە قۆناغی ئامادەیە لەژێر سترێسێکی زۆردان ئاسایی بێتەوە بتوانن بە نمرەکانی خۆیان لە شوێنی باش وەربگیرن. بۆ ئەم ساڵی خوێندن پلانی وەرگرتنمان بریتی بوو لە 39,057 کورسی خوێندن بە هەر چوار سیستمەکە سیستمی زانکۆلاین، سیستمی کردیت واتە ڕاستەوخۆ، سیستمی پارەڵێڵ و هەروە سیستمی ئێواران بە هەر چواریان 39,057 کورسی خوێندن هەبوو. ژمارەی پێشکەشکاران بریتی بوو لە 54,042 خوێندکار. ژمارەی پێشکەشکار بریتی بوون لە 54,042 خوێندکار. ژمارەی وەرگیراوان لە ئێستادا بریتە لە 28,609 قوتابی. 28,609 قوتابی وەرگیراون لە زانکۆ و پەیمانگا حکومیەکانی هەرێمی کوردستان واتە ڕێژەی وەرگرتن زیاترە لە 153 بەڵام ئەم ڕێژەیە زیاتر بەرز دەبێتەوە ڕەنگە نزیک بێتەوە لە نزیکەی 160 بەهۆی ئەوەی هەندێک لە کورسی بەتاڵ ماوە لە بەشەکان